يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز بۆ ئینسانێکی بەڕێز و بەحورمەت، بۆ کەسی سودبەخش و دڵسۆز بۆ کۆمەڵگا، ئازاردانی دڵ و دەروون، دڵشکاندن زۆر لە ئازاری جەستە قورسترە. دڵشکاندن بە قسەی ناخۆش، بە توانج و پلار، بە تانە و تەشەر، بە پڕوپاگەندە و تۆمەتی ناڕەوا و درۆ، بە گوێن و قسەی کاڵ و کرچ لەسەر دڵی ئینسانی بەڕێز زۆر قورسە. چونکە ئینسان ئەگەر بۆ خۆی کەسێکی باش بوو، کەسێکی بە حورمەت و بەڕێز بوو، کەسێکی سودبەخش بوو بۆ کۆمەڵگا، ڕێگە بە خۆی نادا هەرگیز دڵی خەڵک ئازار بدا، دڵ بشکێنێ، قسەی ناڕەوا بڵێ، چونکە ئەمە لە خۆی ڕادەبینێ زۆریش لەسەر دڵ و دەرونی قورسە کە کەسێک قسەی نەشیاوی پێ بڵێ. دوو لە ڕووی جەنابتان پەرژین بێ کەسانێک هەن دەمیان شڕە، ئەوەندەیان گوێن و قسەی ناشرین بە خەڵک وتووە هەرچێکیان پێ بوترێتەوە بە خەیاڵیشیاندا نایە. بەس ئینسانی بە حورمەت کە ئەمە لە خۆی ناوەشێنێتەوە و حەیاتی دەبەدەمی خۆی پیسی نەوتووە، قسەی ناشرینی بە کەس نەوتووە، جاری وایە پێی دەمرێ ئەگە قسەیەکی ناشرینی پێ بوترێ، زۆر خەفەتی پێدەخوا. ئایا ئینسان کەی دڵی دەشکێندرێ، کەی دڵی مرۆڤ دەشکێندرێ بە قسەی ناخۆش، بە بوختان، بە تانە و تەشەر؟ دڵنیا بە ئەو کاتەی کە کەسێکی دیار بی، کەسێکی سود بەخش بی. خوای پەروەردگار هەموو شتەکانمان بە جوانی دەخاتە بەرچاو. ئەمڕۆ زۆر خەڵکێ دڵی شکاوە، وتارەکەمان باسی دڵشکان و چارەسەرەکانیەتی. ئەم دڵشکانە خوای پەروەردگار دڵنەوایی یەک بە یەکمان دەکا. ئەفەرمێ من دوو کتێبم داناوە، کتێبێکیان بیندراوە، خوێندەواریت هەبێ یان نەخوێندەوار بی بە چاوی سەر دەیبینی، ئەمە کتێبە بیندراوەکەی گردوونە. دووەمیان کتێبی مەقڕوءە کە قورئانە، ئەم قورئانە بخوێنەوە وەڵامی هەموو پرسیارەکانت وەردەگری، چارەسەری هەموو دەردەکانی تیا دەدۆزیتەوە. خوای گەورە لەم گردوونەدا بە بیندرا و دوو شتمان نیشان دەدا. ئەفەرمێ ئێوە سەیری هەنگکەن. مێش هەنگ کە هەنگوێن دروست دەکات. سێ سیفات لە هەنگا هەیە. یەکەم پاکە، خۆی زۆر پاکە. چێ هەیە بێز لە هەنگ بکاتەوە، بەدەست دەیگری، فڕی دەدەیتە دەرەوە، دەچێتە خواردنتەوە، کەس قێزی لێ ناکاتەوە، وەکو مێشە ڕەشکە نییە. هەنگ خۆی پاکە، سود بەخشە، پاکخۆرە، قەت پیسی ناخوا. دووەم بەخشەری مادەیەکە کە پاکە، کە بەتام و خۆشە، کە شیفایە. سێیەم هەنگ زۆر کاسبە، زۆر زۆر هەوڵ دەدا، ئەوەندەی کە پەیدای دەکا کەمێکی بۆ خۆی دەخوا، ئەوەی تری هەمووی دەبەخشێ، بە بێ منەتیش دەیبەخشێ. قەتت بینیوە هەنگ منەت بەسەر کەسا بکا وڵێ ئەو هەموو هەنگی و مادە سود بەخشەم ئەو شیفایان پێشکەش کردووی؟ نە، خۆی کەمێک دەخوا، زۆریش بە کۆمەڵگا بە بێ منەت دەبەخشێ. کەچی سیرکە گردوون خوای گەورە ئەم لاپەڕەیە نیشان دەدا، دەفەرمە سەیری ئەم هەنگە پاک و جوانەکە بەڕێزان چەند ناحەزی هەیە. ئەو ژەنگە سوورە ژەهراویە دێ باڵەکانی دەقرتێنێ، ئەچێ لەبەر دەمیا کەمینی بۆ دادەنێ و بەبێ ئەوەی هیچ ئیسفادەیەکی لێ بکایان بیخوا، ئەچێ باڵەکانی ئەو هەنگە ناسکە جوانە دەقرتێنێ. مشک دەچێتە ناو کوونەکەیەوە و هێلانەکەی و شانەکانی تێک دەدا. ورچی زۆرخۆری تەمەڵیش چاوەڕێ بیدۆزێتەوە تا هەنگوین دەخوا دەیخوا، لە دوایدا کۆلەکەش هێڵ دەگرێ بە زەوی دەکێشێ بۆی ماڵەکەشی وێران کە ئەوجارش کەشانە دروست نەکاتەوە، تا لێی دەخوا ئەمجا ماڵوێرانیشی دەکا. خوای گەورە دەفەرمە سەیرکە ئەم هەموو ناحەزە بۆ ئەم هەنگە جوانە هەیە، بەڵام لە هەمان کاتیشا کەسانێک کە زانابن، ئەو کەسەی کە زانایە بە عیلم، ئەمجا دەزانێ هەنگ چ بەرەکەتێک و خێرێکە کە خوا بۆ مرۆڤی دروست کردووە. قەدری هەنگ دەزانێ. ئینسانی کاسب و هەنگەوان
بەس هەنگەوان دەزانێ هەنگ چ قەیمەت و نرخ و ڕێزێکی هەیە و چەند پاک و جوان و بەنرخە. ئینسانی پاکخۆری وەکو جەنابتان کە حەزل لە خواردنیشی پاوپاچیە، تۆ قەدری ئەو هەنگە دەزانی دێتە ژوورەوە دڵ نابی کوژی بە هەر شێوازێک بێدەتەوێت ئازاری نەدەی و بیکەیتە دەرەوە و بڕاتەوە ژینگەکەی خۆیەوە. حەزت بە بینینێتی و دوعای خێری بۆ دەکەی. خوا دەفەرمێ ئینسانی واش هەیە لە کۆمەڵگادا وەڵڵاهی وەکو هەنگ وایە، زەرەری بۆ کەس نییە و هەموو لەشی سوود و خێرە، کەچی ئەو هەموو ناحەزەی هەیە، ئەو هەموو مشک و ورچ و ئەو ژەنگە سوورەیە تێداڵێ و بەڵام خەڵکانی بەڕێزی وەکو جەنابیشتان قەدری دەزانێ. دووەمیان خوا دەفەرمێت لە گردوونە سەیری درەختی بەردارکە. درەختی بەردار جوانیمان پێدەبەخشێ، لە هەر شوێنە سەوزایی و درەخت هەبێ ئینسان دڵی دەکرێتەوە. ئەمجا سێبەرەکەی لە کاتی ماندووبوونە لە ژێریە ئیسراحەت دەکەی، پاشان ئەو هەموو ئۆکسجینە جوان و پاکەی ئەم هەناسەی ئێمە کە دەیدەینەوە لە خۆی دەگرێ هەڵی دەمژێ، دوانە ئۆکسیدی کاربۆن ئۆتو ئۆکسجینی پاک و پوختمان دەداتێ. هەر شوێنێ ژینگەی پاک بێ ئەو شوێنە دار و درەختی زۆرە، ئۆکسجینە دووەم ئۆکسیدی کاربۆنی وەرگرتووە، ئەو ئۆکسجینە پاکت دەداتەوە. ئەمجا میوە دەداتێ، میوەیە کە سێ سیفەتی تێدایە، هەر بە بینینی خۆشحاڵ دەبی کە دیمەنی میوە جوانە. ئەمجا تام و چێژی لێ دەکەی و خۆشە. سێم سوود بەلاشت دەگەێنێ و چەندەها ڤیتامین و مادەی خۆراکیت پێدەبەخشێ. بەڵام سیر دەکەی ئەم درەختە بەردارە چەند ناحەزی هەیە، دەیەها کرم هەیە لە ڕەگەوە تا بەرهەمەکەی دەیەوی خوا وشکیکە کولا حتا بەرهەمی دەخوا دەیخوا. ئەمجا دەچێت قەدی دارەکەش دەکڕۆسێنێتەوە، قەدەکەی لێ دەکاتەوە بۆی دارەکە وشک بێ. هاوەکو ئینسانی خراپ وایە تا لێت دەخوا ئەمجا هەڵدەدا ماڵەکەشت وێرانکە. کولەش هەتا بەرهەمەکەی تەواو دەکات دەیخوا، ئەمجا قەدەکەشی لێ دەکاتەوە، توێکڵەکەی لێ دەکاتەوە بۆی دارەکە لە ڕەگەوە وشک بێ. هەروەها ئینسانی نەزاند لە ڕووی جەنابتان دەیەوێت میوەیەک لێکاتەوە، لقەکەی ڕادەشێشێ و هەر ڕێک لایەکی لێ دەکاتەوە، لقەکەی لێ دەکاتەوە دەیشکێنێ، بە نەزانی بەرهەمی دەڕێ. خوای پەروەردگار دەفەرمێت لە گردوونە سەیری ئەو درەختەکە ئەو هەموو سوودەی هەیە کەچی ئاوای پێدەکرێ. بەڵام لە بەرامبەریشدا کەسی ئیماندار، کەسی زانا، کەسی کاسب و باخەوان، کەسی حەڵاڵ خۆری وەکو جەنابتان چەندە قەدر و حرمەتی ئەم دارە بەردارەیدایە. ئەمە لە گردوونە نیشانی داین لە ڕێگەی هەنگ و درەختی بەردارەوە. ئەگەر چەندە چاک و پاک و سوودبەخش بی، دڵنیا بە ناحەزت هەر دەبێ. دووەمیان لە ڕێگەی کتێبەکەی خۆیەوە کە قورئان و دەخوێندرێتەوە لە بەردەستمانە تا قیامەت. خوای پەروەردگار دەفەرمێ دڵنیا بە چەندە گەورەتر بی، چەندە سوود بەخشتر بی. چونکە دوو نەوع کەسمان هەیە، هیوا هەیە بەس بۆ خۆی دەژی، بۆ خۆی دەژی، چاک و پاکە، حەڵاڵ خۆرە، ئینسانێکی سەلامەتە، بڕواتان هەبێ کەس حەقی نییە بەسەر تۆ. بە درێژایی مێژووی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ، کەس نەبووە ڕۆژێ پەنجەی تۆمەتیان بۆ درێژ کات تا ئەو کاتەی نایەوە تۆ پەیامی خۆمان هێناوە، تا بۆ خۆیان چاک بوون هەموو کەس ڕێزی لێ دەگرتن. بەڵام کە ویستیان خێر بگەێنن بە خەڵک و خەڵکی ڕزگارکەن، ئەو هەموو ناحەز و ناکەسە دەمیان لە پێغەمبەرانی خوا سەلامی خۆیان لەسەر بێ کردەوە. پێی وتین دڵنیا بە ئەو کەسانە لە کۆمەڵگادا نابڕێن. هیوا هەیە بەخوا کاکە دەزانێت کە تۆ کەسێکی باشی، بەس حەسوو دەبێت. حەسوودی ناوناخی ناهێڵێ تۆ ئیسراحەت بکەی، ناگا بە تۆ ئەوێ بە قسە لێتدا حەسوود. دووەم مرۆڤی نەکبەت، ئینسانی وا هەیە بەداخەوە نەکبەتە، یعنی نەکبەت نەبی تۆ چیت داوە لە ژیانی خەڵک. ئەم نەکبەتە دڵی ئیسراحەت ناکە، ئەبێ قسەی نەشیاو بە خەڵک بڵێ، ئەبێ پلار لە خەڵک بدا، ئەبێ توانج بدا، ئەبێ بوختان دروستکە. هەروەها کەسانی مێشک وشک، ئەو کەسانی کە مێشکیان لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵگادا ناگونجێ، کە دوو قسەی تەڕ و تازە دەبیستێ کە مەسلحەتی کۆمەڵگای تێدایە، عەقڵەکەی ئەم وەری ناگرێ. کە وەری ناگرێ ناڵە کە خۆم وەری ناگرم، ئەڵێ ئەم قسانە ناڕەوان. بۆیە ئەبێت چاوەڕێبی لە کۆمەڵگادا ئەمانە هەبن. خوای گەورە چارەسەرەکەشی بۆ داناوین. سبحان الله، ئەم قورئانە چەند ورد و پڕبەرەکەتە، قورئانی پڕبەرەکەت و بەخشش. هەموو جار پێتان دەڵێم پێم ناڕەواییە بۆترێ قورئانی پیرۆز، چونکە قورئانی ئێمە کتێبی ئینجیل و تەورات و ئەوانە نییە کتێبی پیرۆز بێ. قورئانی ئێمە کتێبی پڕبەرەکەت و بەخششە. هەر بۆیە نییە لەسەر سەریدانی و ماچیکەی، ئەبێ بیخوێنیەوە و جوان جوان تێی بگەی بۆ ژیانت سود لە قورئان وەرگری. قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە ئاەتی 97 سوورەتی ئەلحیجرە ئەم ڕاستیمان دەخاتە بەرچاو. دەفەرمێ ولقد نعلم أنك يضيق صدرك بما يقولون،
ئەی محەممەد صلی الله عليه وسلم خوا باسی پێغەمبەر دەکا ئێمەش ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم باسی تاک بە تاکی ئومەتەکەشی دەکا دەفەرمە من دڵنیا بە ئاگام لێتە وشەی نەعلەم و زۆر گرنگە ئەی محەممەد صلی الله عليه وسلم من ئاگام لە ناخی دڵ و دەروونتە بەبێ ئەوەی قسە بکەی وا نەزانی خوا ئاگای لێت نییە ئێمە ئاگامان لە ناخ و دڵ و دەروونتە ئەنەکە تۆی پاک و پوخت یەضیق صدرک چۆن ئەو سینە پاکت سەیری وشەی کافەکان کەن صدرک سینە پاکەکەت کورد هەمیشە وتوێتی سینەی بێکینە محەممەدە صلی الله عليه وسلم ئەو سینە پاکەی تۆ ئەو دڵە پاکەت ئەی خۆشەویستم کە ڕۆژە ڕق و قینی بەرامبەر بە کەس تێدا نەبوو واللهی شایەنی ئەوە بوو گوڵباران بکرێ بەڵام بەداخەوە سینان تەنگ کردی دڵیان خەمبار کردی دڵیان شکاندی بەچی بیما یەقولون بەو هەموو قسە ناڕەوایی کە پێیان وتی جا سەیری وردی قورئان کەن یەقولون پێمان دەڵێ ئەو کەسانەی یەکێک و دوان نەبوو دوان و سیان و دە و سەد نەبوو یەکجار زۆر بوون جەمعە یەقولون یەکجار خەڵکێکی زۆری ناشایستەی ناشەریف دەنگیان لەم بەرزە پێغەمبەرە لە خاتەمی پێغەمبەران کردبەوە یەقولون خوا دەفەرمێ ئەمە نەبوو ڕۆژێک بێ و دوو ڕۆژ بێ و حەملەکەیان کۆتایی پێ بێ بەردەوام شەو و ڕۆژ تۆمەتیان بۆ تۆ دەبەخشێەوە خوای گەورە 6 تۆمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خراوەتە پاڵ لە قورئانە تۆماری کردووە یەکەمیان دەیانوت محەممەد ساحرە کاکە ئەم محەممەدە پێغەمبەر نییە ئەمە ساحرە قسەکانی کاریگەرن نیو سعات قسەت بۆ بکە قەناعەتت پێ دەکا وەختێ بە ئاگادی تەوڵەی بەنجی کردووی ئەمە گە ساحر نەبێت چییە دەیانگوت محەممەد شێت بووە تا 40 ساڵی عیبی نەبوو پیاوێکی بە حورمەت و بەڕێز ئێستا معقولە بێتە پێغەمبەر بۆ خوا کەسی تری دەست نەکەوت ئەمە شێتە محەممەدی شێت بەدووی دەکەوتن لە ناو کۆڵانەکانی مەککەدا محەممەد شێت بووە بەداخەوەیان پێدەوت پێیان دەوت ئەمە شاعیرە ئەم قسانە ئەمە هەر شاعیر دەیزانێ ئەمە دیارە بۆتە شاعیر لە 40 ساڵیدا شعری بۆ دێ پێیان دەوت ئەمە چیرۆک خوێنە ئەساتیر الئەوەلین چەند جار لە قورئانە بەڕێزان هاتووە ئەیانگوت ئەمە هەمووی چیرۆکە ئادەم وابوو ساڵح وابوو نوح وابوو خۆ ئەمە لە چیرۆک زیاتر هیچ شتێکیکە نازانێ بۆ خەڵکی باسکە پێیان دەوت ئەم پێغەمبەرە چیرۆک خوێنە ئەساتیر الئەوەلین دەیجێڕێتەوە دەیانگوت ئەمە فاڵچییە نەباب ئەمە فاڵچیە ئەمە باسی داهاتوو دەکا قیامەت وا دێ و دنیا وا وێران دەبێ و کۆتایی پێدێ و نیشانەکانی ئەوەیە ئەمە نیشانەی ئەوەیە ئەمە کاهین و فاڵچیە باسی داهاتوو دەکا ئەیانگوت معلمون دووشە هەیە معلم واتە ئەو کەسەی خەڵک فێر دەکا معلم واتە فێرکراو دەیانگوت با بە درۆ دەکا بڕوای پێ نەکەن ئەمە پێغەمبەر نییە ئەمە چەند قسەیەکی لە خەڵک بیستۆ فێریان کردووە و بۆ خۆی دێڵێتەوە دەڵێ قورئان وەحیم بۆ هاتووە نعوذ بالله 6 تۆمەتیان دەخستە پاڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئاشکرا باسییان دەکرد پێغەمبەریش هەر ڕاستەوخۆ پێی دەوترایان دەیبیستەوە دەفەرمێ سینەی تەنگ دەبوو دڵی ناڕەحەت دەبوو گوێی لە شکانی دڵی خۆی دەبوو ئەو سینە پاکە زۆر ناڕەحەت بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا فەرمووی ئاگام لە ناخی دڵتای خۆشەویستم ئاگام لێ چەند خەمباری بەوەی کە دڵت دەشکێنن ئەمڕۆ تۆی بەڕێزیش ئەزیزەکەم ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بیر بکەوە والله ئینسان گریانی دێ من هەوزاکە ئەو قورئان دەخوێنێ ئینسان چاوت دەبێ فرمێسکی تێدا بێ بە بابمان بڵێن فاڵچی و ساحر و شێت تخوا چەند ناڕەحەت دەبی ئەبێ بە ملیارەها جار لە باوکی خۆت پێغەمبەرت خۆشتر بوێ ئەینە لە ئیمانەکەت بترسە ئەبێ گریانت بێ کە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ وترێ شێت و نەزان و درۆزن نەعوذ بالله بەڵام هەمووی دڵنەوایە بۆ من و بۆ تۆ پێمان دەڵێت تۆش دڵت دەشکێندرێ بەخوا ئەگە خاوەنی پەیام بووی 1000 قسەی نەشیاوت پێدەوترێ چونکە 4 قسەی خێرت بە خەڵک تۆ ناحەزیشت دەبێت دڵنەوایی لە پێغەمبەر وەرگرێ صلی الله عليه وسلم چەند کوڕ و کچ لە وڵاتەدا دڵی شکێندرا بەخوا مستحقە زەواجی شەرعی خۆی بکە سەیدەکەی نەزانێک لەولاوە جا باوکی بێ لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان دایکی بێ برایەکێتی قزمێکی دەستڕۆیشتوویەتی ناهێڵێ ئەم کوڕ و کچە بە ئاواتی دڵی خۆیان بگەن لەمپەرێک دروست دەکا بەبێ هۆ تۆمەتێک دەخاتە پاڵەو کوڕە کاکەوە لە عەشیرەتی فڵان کەسە ئەو لە حیزبی فڵان کەسە بابەکە ئەو حیزبانە شەڕیان بۆ هەر لەدایک نەبۆ داماوە کە تۆ لەگەڵ عەشیرەتی فڵان کەسە شەڕتان بۆ کاتی خۆی باپیرت ئەمە هەر لە پشتی باوکی نهاتۆتە خوارێ ئێتو بۆ ژیانی دەسووتێنی کوڕێک هیچ عیبی نییە کچێک هیچ عیبی نییە نابێ ئەمانە بەیەک بگەن چاو لێ دڵت دەشکێ چەند جار خەڵکێ لەم شارانەدا چۆتە خوازبێنی کچێک بەڵام لە ماڵە دراوسەیەکی لە خزمێکی خۆی پرسی وارە کچی فڵان کەس چۆنە واللهی ئەزانێت لە ئاوی شەو پاکترە
یەک تۆمەتی بۆ دروست دەکات چونکە حەسوودە نایە بحەسێتەوە کاکە نەزانی ئەینا وەڵڵا ئەگەر زانا و دانا و ڕۆشنبیر بی ئەبێ حەز بکەی کوڕ و کچی هەموو خەڵک بە شەرعیدا بمەزرێ چونکە کە خێزانی حەڵاڵی خۆی هەبوو خەریک کاسپیە و نایپەڕژێتە سەر تۆ فیتنەت بۆ دروستکە بەڵام ئەگەر لە کۆڵانان سوڕایەوە کچەکەی تۆ تووشی بەڵا دەکا چاولێ نەکبەتێک ناهێڵێ ئەم دوانە بە یەک بگەن بوختانێکیان بۆ دروست دەکا ئەم دوو دڵە لە یەک دەکا دڵی تۆ شکاوە ڕاست دەکەی کەسانشکە لە کاسبیدا وەڵڵاهی خەڵکێک هەیە کاسبی حەڵاڵ خۆرە وەکو هەنگ وایە ئەوە شەو ڕۆژ ئیش بکات دەستی ئاوا کراوەتەوە بۆ خەڵک دەبەخشێ وەکو هەنگ بەبێ منەت وەڵڵا لەو لاوە نایڵن ئەم کاسبی بکە بۆ نایڵن کاسبی بکە وەڵڵا حەڵاڵ خۆری تۆ پاک خۆری چەند مقاول هەیە لەم وڵاتەدا تەندەراتی نادرێتێ ئەڵەن کاکە ئیشەکەی تۆ زۆر مەزبوطە جا تۆ دەبێت جادەیەکم بۆ دروستکەی ئەم ساڵ دروست کراوە 6 مانجکە تعمیری بوێ ئەی منی مەسئول بەچی دزی بکەم مەکتەبێک دروست دەکەی دوو دانە دروست کردو تا ئێستا درزێکی تێدا نییە ئەی من لە کوێ پارە لوشکەم وەڵا نابێ جارشکە تۆ تەندەرت بدرێتێت چونکە ئیشەکەت پاک و پوختە وەڵڵاهی دڵت دەشکێندرێ کاکە تۆ مۆزەفی لە دایرەیەکە تۆ بەرپرسی لە پێشمەرگایەتیدا لە ئاسایشدا لە پۆلیسدا لە زانکۆدا دوو خەڵک هەیە زۆربەتان حیزبین کە من لە هەموو حیزبێک سوپاس بۆ خوا بێبەریم و بە ئازادی دەژیم حتا دەچمە قەبرەوە بە حەیاتی سەر بە بارەگای حیزبەکان ناکەم جگە لە مینبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر هەمیشە وتومە ماڵی خۆم بۆ ماڵی خوا ماڵی خوا بۆ ماڵی خۆم هیچ حیزبێک ناناسم و لە هەمووانیان بێبەریم بەڵام بڕۆم بێتەوە بۆ نەڕوە هەر یەکەتان لە پارتێکە لە شوێنێکە لە حیزبێکە لە ڕێکخراوێکە کار بکەی خەڵکێکەیە حیزبایەتیش دەکا پێشمەرگایەتیش دەکا ئاسایشیش دەکا کاکە مەردە بەسەر بڵندیەوە دەیەوێت خزمەت بە خاک و خەڵکی خۆی بکان نێتی خۆی خوای خۆی خوا خۆی دەزانێت بەڵام مەردە بەڵام دووەمیان بەداخەوە کە حیزبیە کۆیلەی عیارە 24 کۆیلەی عیارە 24 بەس بەڵێ قوربان دەکا بە حەیاتی نەی و ئای نییە هەر ئەمانە دەبەنە پێشەوە وەرە کۆیلەی عیارە 24 مە بەلەم کوردستانەدا یەک پۆستت بدەنێ یەک پلات بدەنێ یەک تۆست بچێ پێشەوە تۆ دڵت ژان دەکا بەخوا کاکە تۆ دڵسۆزی تۆ باوک و باپیرت لەسەر کوردایەتی بڕاوەتەوە هەموو ژیانت بوو بە قوربانی ئەوەی بەعسی نەبووی جاژ نەبووی تەواری نەبووی ئیستیخباران نەبووی بۆیە ئێستاش نەبووی بە هیچ ئەو حتا دوێنێ بار و باپیر لە جاشەتیدا بڕاوەتەوە ئەمڕۆ ئەو لە پێشەوەیە تۆ چونکە ئەوەی کۆیلەی عیارە 24 هەردەیە دووە ئەی خەفەت دەخۆی یاننا وەڵڵاهی دڵت دەشکێ وەڵڵاهی سەد قاتی ئەو دڵسۆزی بۆم خاچی کوردستانە و ئەم میلەتی کوردە بەڵام ناهێڵن دەمی تۆ دادەخرێت دێتە دواوە پشملی ئەوی دەکەن دەیبەنە پێشەوە چونکە ئەو کۆیلەی دەسەڵاتە ئەو کۆیلەی عیارە 24 بەداخەوە بەڕێزان تۆ دڵت دەشکێ خوا فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵی شکا کەسانێک هەن دڵیان دەشکێ بەوەی خەڵکێک دەتەوێت دوو قسەی خێر بکەی لەم پەر دەخاتە بەردەمت ئەی چارەسەری چییە چارەسەری خوای پەروەردگار فەرمووی چاوەڕێی ئەوە مەبە خوا ئەمانە بە ناخی زەویدا بڕواتە خوارێ بباتە خوارەوە چاوەڕێی ئەوە نەبی ئەزانن ئەم قورئانە چەند وردە هەمووی ڕەبتی هەیە بەیەکەوە سوڕەتی حیجر بخوێننەوە پێش ئەم بابەتەی ئاەتی 97 سوڕەتی حیجر باسی قەومی لووتە خوا باسی قەومی لووت پێغەمبەر دەکات چۆن خاکیان بەسەرا ژێرەوە ژوور کرا خوا فەرمووی ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ دوا پێغەمبەری ئەم کۆ بابەتە کۆتایی پێهات چاوەڕێ نەکەی ئەو کافرانە خوا ماڵیان بەسەرا ژێرەوە ژوورکە ئەم بابەتە کۆتایی هات لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە لەبەر خاتری هیچ کەس ئەم عالەمە بە ناخی زەویدا نابەتە خوارێ ئەی شەڕ بکەم لەگەڵیانە خوا فەرمووی نابێت شەڕیش بکەی ئەی خوای پەروەردگار جوێنیان پێ بدەمەوە قسەیان بۆ بە هەڵبەستم منیش تۆمەتیان بخەمە پاڵ فەرمووی خوا فەرمووی نابێ ئەوەش بکەی ئەی چارەسەر چییە خوایە خوا فەرمووی 4 شت خاڵی یەکەم خوا فەرمووی فەسەبح فەصبر سەبر بگرە ئارام بگرە نەڕوخەی فەصبر على ما يقولون قورآن هەمووی تەفسیری یەکتر دەکا سوڕەتی تاها ئاەتی 130 سوڕەتی قاف ئاەتی 39 دوو جار هەمان ئاەت دووبارە بۆتەوە فەصبر على ما يقولون سەبر بگرە لەسەر ئەو قسە نەشیاوانەی کە پێت دەوترێ لەسەر ئەو دڵشکانە سەنگەر چۆڵ نەکەی مەیدان چۆڵ نەکەی نەڕوخەی سەبر بگرە 4 چارەسەری و دەرمانیشت لە ڕەچەتەی قورئانە بۆ دەنووسێ یەکەم فەسەبح زۆر ذکری سبحان الله بکە زۆر بڵێ سبحان الله زۆر بڵێ سبحان الله هەر وەختێ دڵت شکا هەر وەختێ خەمباریان کردی ستەمل لێکرا نەڕوخەی سەبر بگرە پەنا بۆ ذکری سبحان الله بەرە بڵێ سبحان الله ئەزانە سبحان الله هەیە بە تەسبیح هەر دەیژمێرێ بەڵام لێ حاڵی نەبووە کە خوا فەرمووی فەسەبح سبحان الله بکە یعنی نەچی گومانی خراپ بە ئەڵڵا بەری سبحانه وتعالى خەتەرە
لەو کاتەدا شەیطان دێتە بن کڵێشێتەوە دەڵێ ها خوا پشتی تێکردووی ئەو هەموو ناحەزا هاتۆتە مەیدان بۆت ئەی بۆ خوا دەدەمیان نادا ئەی بۆ ئاواتەکەی تۆ نەهاتە جێ ئەی دۆ بۆ پێش نەکەوتی شەیطان دەیەوێت بەرامبەر بەخوا بەدگومانت کە بڵێ سبحان الله پاکو بێگەردی بۆ تۆ یا الله کاری تۆ هەمووی پڕ حیکمەتە سبحان الله نەچی بەرامبەر بەخوا گومانت لە دڵا دروست بێ سبحان الله ئەو معناکەیەتی نەچی ڕەشبین بی بەرامبەر بەخوا بڵێ خوا کاری تۆ هەمووی پڕ حیکمەتە هەمووی لە شوێنی خۆیاتی پاکی و بەگەوردی بۆ تۆ دووەم بحەمدی ڕەبیک بڵێ الحەمدولله چونکە تۆ شتێکت لەدەست داوە شەیطان و نەفس پێت دەڵێ ئەو جا تۆ چیت بەرکەوتۆ ئەو خەڵکە هەموو بوو بەشت واد لێ دەکات تۆ وا ئەزانی کە بە نسیبی فڵان کەس نەبووی هاوسەرگیری نەکردووە کە فڵان پۆستەت نەدراوەتێ و هێناویانیەوە دواوە لەسەر حەڵاڵ خۆری و لەسەر پاک خۆری کە نیان هێشتۆ بڕۆیتە پێشەوە لەسەرەوەی ئینسانێکی شەریف و مەرد بوو وەکو جەنابتان ئالەم کاتەداوە دەزانی هیچ نییە لە دنیادا خوا دەفەرمێن نەکەی وابی بڵێ الحەمدولله خوای ئەگەر یەک شتن نەداومێ بە حیکمەتێک بەڵام ملیارەهات داومێ کە هەر نابژێردرێن من وەمزانی هەر ئەمە هیچم نییە خوای ئەستەغفر الله الحەمدولله لەسەر ئەو هەموو خەڵاتی پێت بەخشیوم یەکسەر دڵت ئیسراحەت دەکا خوا زۆر زۆرت پێ بەخشیوم خوا فەرمووی وەکون من الساجدین نەچی لە جومعە و جەماعەتدا بڕێ لە نوێش خوێنان بە لە ئەهلی سوزدە بە هیوا هەیە دەڵێ والله وازم لە نوێش خوێنا لەو کاتەوە خوا دەفەرمێن نەکەی لە جومعە و جەماعەت و مزگەوتدا بڕێ چوارەم خاڵ واعبد ربك حتى يأتيك اليقين بەردەوام بە لەسەر ناسینی پەروەردگار و عیبادەتی هەتا دەگەیتە مردن تا مردن دێبۆلات بەردەوام بە جا عیبادەتی خوا سبحانه وتعالى مەبەست ئەوە نییە هەر نوێژ و ڕۆژ و زیکر بێ ئەوانەی باس کرد یعنی خەریکی کارێکی بەسوود بە ئەو وەختەی دڵت شکا ئەو وەختەی عەزیەتی دڵیاندای عەزیزم پەلا بۆ کار بەرە نەچی بێکاردانیشی نەچی گۆشە گیر بی سەیری وردی قورئان کەن کاتێک کەوا نوح پێغەمبەر زۆریان عەزیەتی دڵ و دەرووندا داود نوح شێت بووە ئەمە قورئانەکە بۆتان باز دەکەم سوورەتی المؤمنون ئاەتی 26 و 27 وتیان نوح شێت بووە کاکە ماوەیەکە یان چا دەبێتەوە یان یەکجاری سەرگەردان دەبێت حەزەتی نوح 1050 دانە ساڵ بەم تۆمەتانە تلایەوە هاواری کرد قال ربي انصرني بما كذبون يا ربي خوا فریام کەوی خوا بێ بە هاوارمانەوە گەلێک عەزیەتیان دام بە درۆزنم دەزانن لە کاتێکا من قەت درۆم نەکردووە من پێغەمبەری تۆم خوا فەرمووی سکاڵام مەکە خەریکی کار بە سەیریکەن فأوحەینا إليه أن اصنع الفلك بأعيننا بڕۆ خەریکی دروستکردنی کەشتی بە زانان لەم ئاەتەوە وەریان گرتووە دەفەرمون عیلاج الهم العمل هەر وەختێ خەمت هەبوو قەلەقیت هەبوو نەخۆشی دەرونیت هەبوو بۆ ئەوەی چاک ببی بڕۆ خەریکی کارێک بە تۆش کە دڵت شکان نەچی چۆکدادەی و ئاواتی دوژمنەکەت بێنێت جێ بڕۆ خەریکی کارێکی بەسوود بە کارێکی ئیجابی بە کارێک کە بۆ دنیا و قیامەتت چاک بێ والله خوا شیفای دڵ و دەروونت دەدا داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا لە دڵشکان بمان پارێزی یا ربی خوای ئەو کاتانەش کەوا لەلایەن ناحەزانەوە دڵمان شکێندرا خوایە ئەم قورئانە بکەوێ شیفای دڵ و دەروونمان لە ذیکر و تەسبیحات و سبحان الله و الحمد لله و جمعە و جەماعەت و کاری بەخێر یا ربی خوادا نەبڕین ڕەشبین نەبین چۆکدا نەدەین یا ربی خوای هەموو ئەوانەی دڵشکاون قەرەبوویان بۆ بکەیتەوە یا ربی خوای هەموو کڕوکچەکانمان بە ئاواتی حەڵاڵی خۆیان بگەێنی پەروەردگارە ئەوانەی کە دڵسۆزی ئەم خاک و خەڵکن پایداریان کەی ئەوانەی میکرۆب و گەندەڵ و لار و لەوێرن خوای گەورە بەخۆیانەوە مەشغوڵیان کە یان هیدایەتیان بدەی یا ربی خوای ئەوانەی لە گرتوخانەکانە بەناحەق گیراون یا ربی خوای ئازادیان کەی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی یا شافی ئێو کەسەی شیفا بەس بەدەستی تۆیە خوا شیفای هەموو نەخۆشیەکانمان بۆ بنێری یا ربی خوای هەموو دڵبەخەمەکانمان خۆشکەی ڕەحم بە حاڵمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون